وەڵاو جێشاتن بە زەبری چەک و ترساندن و تۆقااندن نییە دەرمان کەن لەو خانیانە هەنی نە کتابێکی ڕسمیان پێ بووانی نە تەبلیغێک هەنی بە کورتەکە یانوێ تعریب دەست پێ بکەنەوە تر جارە 20 ماڵە 30 ماڵێکیان نووسیوە دوای ئەوە ئێمە دەرکەن و بۆیان چێ سەر اینجا 20 ماڵ 30 ماڵی کە دەرکەن هەنی تعریبە بە کورتەکەی هەر بەحسیەکانشن هەنی شکاتیان لێمان کردووە نیە عەلە سەوەخت خۆی زابوت بن و ناو خانیانە بن و سەروەختی هەر ئەوانە بن ئەو دیانیان ڕوخاند و چیمابارانیان کردن و ئەی ئێمە هەتاکو لێرە بین و شەڕی داعشمان کرد ئەمانە لە چۆ بن لە چۆ دیار ئێستا بە کورتەکەی دوای ئەو خانیانە ئێمە داگیرمان نەکرد ئێمە ئەو خانیانە کڕیومانە ئێستا من کە کڕیومە ئەو خانیە کراوەتە دوو کردەوە ینی من 300 مەتریم کڕیوە 300 مەترێکەش لەو ڕۆژێک کە کڕیمم نوە تعمیرێکم هەتا ئێستاکانە چۆلبای هەر ڕەنگە هەر بۆ خۆی بتە پێای بڕوخێ وەڵڵای مەگەڵ لای خوا نەبێ لای یەک شوێنی کەشنە من هەرم کاوم تعمیر کردو 7 ملیۆنیش قەرزار ئیتر بۆ چۆ بڕم وەڵڵا مەگە لە پێش قاپی ڕەمیم کەن بم کوژن نییە نار لە دوای ئەمە وەختی خۆی نییە تەبلیغێک کراوە ینی شکات کراوە لەم هەموو ماڵانەی فایلی بووە ئەو مەرکەش بنێن نازم ڕایدا عەقیدە لە عەرەفە بووە ئەو نماوەی سەقلێک هاتۆتە جێی بەم فایلانەیە هەری داوەتەوە دووبارە دۆسەکانی هین کردوێتەوە وتۆتی بۆ لەم شکاتانە نەپرساوەتەوە ئێستا ئەمانەیە ئەمانە عنی واسەکەین دەستێکی کوردیشی تیا بێت ئێتر على ساس کتابێ هاتووە ئەم خانیانە تاپۆ بکرێ لەسەر ئەوانەی کەواتیان و کڕیویانە و تعمیر کراوە ڕەنگە ئەوەشیان شک بردبێ بۆ ئەوی کە بۆ خۆیان بێن داگیری بکەن بەیانی نییە تاپۆ بکرێ بەناو خۆیان و ئێتر بۆ خۆیان داگیری کەنوتەوە وڵای ناڵم هەر ئەوەیە هێنە داگیری کەنەمە هین زابتەکان بۆ خۆی بەس حکومیە مەخۆ ئەسکەری نییە ئەهنی نییە پشتی بە پارە کراوە مەدەنی نییە بڵێ مەدەنی داگیرمان کردوێ ماف خۆمانەمە بە پارە کڕیمانە نەداگیرمان کردو نەدایەنە پێمان گشتی بە پارەی خۆی کردێت وەڵام 9 ساڵە دوای پرۆسەواتونەتەوە دوای 2004 حەوت نەفەری بە 21 ملیۆن کڕیمە کات خۆی تەواویش نەبوو خۆمان پارەی کەشمان لێت 30 ملیۆن